23 خولی پێشەنگای شێوەکاری جالای نێودەوڵەتی لە تۆکیۆ بە سەرپەرشتی هونەرمەندی شێوەکار سبکۆ ئەحمەد بەڕێوەچێت و ژمارەیەک هونەرمەندی کوردیش بەشداری پێشەنگاکە ئەکەن. بۆ زانیاری زیاتر لەبارەی بەڕێوەچوون و بەشداریکردنی هونەرمەندانی کورد میوانداری هونەرمەند دکتۆر ڕێبار سەعیدمان کردووە. دکتۆر گیان بەخێر بێ. زۆر سپاسانە. ئەرکی کێشا سپاس بۆم دەرفەتە. سپاس بۆ بەڕێستە. دکتۆر ئەمانەیە لە سەرەتاوە بە کورتی باسێکی ئەو فێستیڤاڵەمان بۆ بکەیت. لە ڕاستیان فێستیڤاڵە ساڵانێکی زۆرە هونەرمەندی شێوەکار کاک سمکۆ ئەحمەد ڕێخەرێتی کە ڕێکخراوی جالا لە یابان لە تۆکیۆ ئەمان هەموو ساڵێ سەرپەرشتی ئەم پرۆژەیەکەن. ساڵانە داوەتی کۆمەڵێ هونەرمەندانی جیاوازەکەن لە وڵاتانی دنیاوە کە ئەم ساڵ زیاد لە 200 هونەرمەند داوەت کراوە بۆ ئەم پێشانگایە کە ساڵانە هەمیشە بەشێکەیە بە ناوی بەشی کوردستان کە هونەرمەندانی کورد لە ڕێگەی هونەرمەندانی شێوەکاری کورد. بەڵێ کە ئەم ساڵ ژمارەیە لە هونەرمەندەکان تەبەن کاک سمکۆ ڕێخەری داوەتکردنی هونەرمەندەکانە کە ئەم ساڵ هونەرمەندانی بڵێن هەرێم بەشدار بوون لەگەڵ هونەرمەندانی تاراوگا لەوانەی کە بەشدار بوون لێرە مامۆستا ئیسماعیل خەیاتی ڕەحمەتی کاروانی قادر کابان من یەکێ بووم لەوانەی کە بڵێن بەشدار بووم لە بەریتانیاش سمکۆ ئەحمەد خۆی لەگەڵ سۆنیا ئەحمەد لە ئوسترالیا ئاڤانەنوەر بەشدار بووە لە ئەمریکا لە چەند وڵاتێکی کە کۆمەڵەیە هونەرمەندی کە بەشدار بوون بڵێن ئەمە لەو بەشەیە کە بە ناوی کوردستانەوانەیە هەموو ساڵێک دادەنرێت. بەڵێ دکتۆر ڕێبوار پێشانگاکە کە یەکرێتەوە یاخود بڵێن ئەم بۆنە هونەریە لە مانگی حەوت تاکرێتوانێ بڵێ ئیتر لە ناو پێشانگاکەشە ساڵێک ئێمە داوت کراین چین بۆ ئەوەیە کۆمەڵی هونەرمەندی کورد بووین لەبێ ئیتر پەرفۆرمەنسی تایە میوزیکی تایە لە پەراوێزی فێستیڤاڵەکە بەڵێ ئیتر لە ناو فێستیڤاڵەکە بەڵێ کۆمەڵێک چالاکی تیا ئەنجام دەدرێ ئیتر هەر وڵاتی دەتوانێت چالاکی خۆی لێ بێگومان پێشۆخت ڕێخەری فێستیڤاڵ و بەرنامەکان بەرنامە ڕێژی بۆ ئەکەن بۆ ئێ لەوێ بتوانێت نمونەیەک لە کاری هونەری هەرێکی لەو میلەتانە لەوێ نمایش بکرێن. بەڵێ دکتۆر ئەم فێستیڤاڵ یاخود بڵین ئەم بۆنە هونەریە نێودەوڵەتیانە جات چ بواری شێوەکاری بێت چ میوزیک بێت شانۆ بێت دەرفەتێکە بۆ ئەوەی هونەرمەندانی کورد ئاڵوگۆڕی کللتور و ئەزمونونەکان بکەن لەگە هونەرمەندانی بیانی. بەڵێ ئەوە مەرجێکی سەرەکیە کە بەڕاستی ینی ئەم کارانە ئیشی دەوڵەتداریە ئیشی وەزارەتەکانە کە معنیە بۆ کارە بەڵام بەداخەوە زۆر لەم ئەرکانە کەوتۆتە سەر ئاستی شخصیە و کەسانەی کە خۆیان دڵسۆزن بۆ بابەتی هونەری و بۆ ناساندنی کللتوری وڵاتەکەیان بە وڵاتانی کە هەتا من فەتەیە لە پێشسەفیری یابان هات بۆ کۆلیجی هونەر یەکێ لە خوێندکارەکان پرسیاری لێکردوتی هیچ پەیوەندێکی هونەری هەیە لە بینی هونەرمەندانی کوردستان و یابانە ئاگادار نەبوو. منم گۆڤارم بۆ برد کە هی ساڵی 2010 هەری جالە کە بەشی کوردستان لە ناو کەتەلۆکێکی وایە ساڵانە لە چۆش لە شوێنە هەرز زۆر گرنگە مەسەر ئەم ساڵ لە میترۆپۆلیتان میوزیەمە کە مۆزەخانەیەکی ئازبەرزە کە ڕەنگە زۆر هونەرمەندان بەڵێ خەو بۆ ببین کە ڕۆژێ لە ڕۆژان کارە هونەرەکانیان لەو مۆزەخانانە نمایش بکرێ. بەڕاستی ئەمە بڵێن هەم ناساندنی توانا و ئیمکانیەتی ئینسانی کووردە هەم ناساندنی میلەتی کورد لە ڕووی هونەرەوانێ بە میلەتانی کە چل لە ڕووی ئازارەکانیەوە چل لە ڕووی خۆشی و ڕوئیای کولتوریەوە چل لە ڕێگەی توانای ئیمکانیەتی هونەریەوە. بەڵێ دکتۆر ڕێبوار بیر لەوە نەکراوەتەوە بۆنێکی هونەری لەو جۆرە فێستیڤاڵێکی لەو جۆرە بۆ نمونە لە هەرێمی کوردستان بکرێتەوە و بانکهێشتی هونەرمەندانی بیانیش بکرێت. بێگومان ئەمە خۆ ئەرچی ینی بەشێکە لە ئەرچی دەوڵەتدارەتی تۆ هونەرمەندان داوەتەکەی بۆ وڵاتەکەتان بۆ ئەوەی بزانن
ئەم ژینگەیە چییە هەتا هەنێک کاتۆ توانی مۆزەخانەی تۆ بینێ کللتوری تۆ ببینێ شوناسی تۆ ببینێ بڵێ دوو ئەتوانی بەکاری بێنی ئەم بابەتە مەسەلوەرن هونەرمەندان داوەتەکرێن بۆ کوردستان لەسەر کوردستان پێشانگایە بکەنەوە لەسەر تێمای مێژوو و کللتور و گۆرانی و فۆلکی کوردی پرۆژەیەک دروستکەن لەم کاتە تۆ هەم ئەوان یعنی ناوی کوردستانە چێتە ناو CV ئەم هونەرمەندانەوە هەم ئەم هونەرمەندانە لە زاکیرەیانە وێنەیەکی پۆزتیفی کللتوری تۆ وڵاتی تۆ تەسبیتە بێ دواییش مەسا حتا لە ڕووی سیاسیەوە کاتێ تۆ سیاست مەدارێکی تۆ چێ بۆ وڵاتێک کەتەلۆکێکە با کە هونەرمەندانی ئێوە بەشدار بوون لە وڵاتی ئەمانە پردی پەیوەندین ئەو نێتوەرکەیە کە تۆ ئەتوانی بیبەستی تەوانێ لەگەڵ کللتوری وڵاتەکانی کەیە بەڵێ دکتۆر ڕێبوارجیا لەوەی کە بەڕێستان ڕاگری کۆلێجی هونەرجوانەکان لە زانکۆی سلێمانی بڵێ جگە لەوەی کە بەرداریش لەم پێشانگایە کردووە پرۆژەی داهاتوی دکتۆر ڕێبوار لە ڕاستی ئێستا پرۆژەیەکم بەدەستەوەیە کە بڕیارە لەم ساڵات چاپ بکرێت تقریبان 270 تابلۆیە لەگەڵ شعرەکانی شەرخۆم بڵێن ئاوێتەی تابلۆکانم کردووە کە دنیایەکە زیاتر لە مابینی مانوێڵ بەدەست لەگەڵ دیجیتەڵە کە ئەم دوانە ئاوێتە بوونی ئەم دوو عالەمە عالەمی بڵێن وشە لە ڕووی ئەحساسیەوە لە ڕووی تێکستێکی شعریەوانێ لەگەڵ کاری هونەریە کە چۆن نەتوانێت ئاوێتە بێ هیوادارم ئەم ساڵ هەم ئەوە وەکو کتێب بڵاو بێتەوە هەم بیشتیکەم بە پێشانگایە کە بەشێ لە تابلۆکان تابلۆ شعریەکان بتوانێ خوێنەران و ئەوەی کە حەزوارەزوی بۆ هەبێ خۆشحاڵم لێ ئێستاوانێ داوەتی بەڕێزیوان سپاسەکەم دکتۆر دوا پرسیار باسی ئەومانگرت کە بەڕێستان ڕاگری کۆلێجی هونەرجوانەکانن تا چەند گرێگەم ئەوەندی من ئاگادارم لە ماوەی ڕابردووە چه بەشی شێوەکاری چه بەشی میوزیک چه فیلمسازیش چەند وەرکشۆپێک کراوە تا چەند ئەمە گرنگە بۆ خوێندکاران لە هەر چوار قۆناغەکە تۆ جگە لەو پراکتیک وەرکشۆپ و سیمینار و تەنانەت ئاگادارین بانکێشتی هونەرمەندانیشتان کردووە بۆ ناو کۆلێج تا چەند گرنگە بۆ خوێندکاران شێوەکار چ ئەزانی چی نەک لە لێرە لە هەر وڵاتێکی دنیاە بەسە و کاتێ من خوێندکار بوو لە بەریتانیا هەر مامۆستاکان کیفایەت نەبوو بۆ ئەوی زانیاری بن بە خوێندکار هەمیشە هەفتانە کەسێکیان داوەتە کرد شەرت نییە کەسەکە پلەی زانستی بەرز بێ بەڵام ئەزمموی کە بڵێ ینی ئێمە ساڵان من خۆم پرۆژەی دکتۆراکەم لەگەڵ هونەرمەندێکی شعبیە وەستا حەیدەر چاپتەرێ لە دکتۆراکەم لە لەندەن لەسەر هونەرمەندێکی شعبیە یعنی مانایەوە نییە کەمە شەهادەی نییە ناتوانێت بێتە ناو هونەرەوانێ چونکە هونەر بەڕاستی تۆ لە کۆلیجی هونەر ئەتوانی خوێندکار پڕزانیاری بکەیت بەس ناتوانانی بیکەی بە هونەرمەند بەس تۆ کە هونەرمەند داوەتەکەی ئەو کاتە ڕوئیای هونەرمەندێ ئەزمموی تەمەنی ئەم هونەرمەندە تۆ ئەی بە خوێندکارەکان ئەڵەی تۆ لێرە ڕەنگە لە ڕووی تێکست و لە ڕووی منهەجی علمیەوە من ئەمەم هەیە بەڵام ئەمەش هەیە کە بڵێ بۆیە هەشگە لە خوێندنە ئاکادیمی بەڵام هونەرمەندە و ئەزمموی هەیە بڵێ بۆیە نەقلکردنی ئەوانە ئێمە هەر دەرسێکمان هەیە دیسکۆرس مامۆستا ڕەنج حکمەتەندی ئەو دێڵێتەوانێ هەموو هەفتەیەک کەسێک داوت کراوە بۆ کۆلیجی هونەر بە درێژایەوە چەند ساڵە بەردەوامە کەسێک داوەتە کرێ لە بوارە جیاوازەکان مەسەر هەفتەی پێشوو دکتۆر ڕێبوار فەتاحمان داوت کردبوو لەسەر فۆتۆگرافی لەسەر ئەزمموی فۆتۆ چونکە هێنانی ئەم کەسانە جۆرێک لە ئینێرژیە بە خوێندکار کە بتوانێت لە شوێنێکی کەیە سوود لەو بابەتە وەرگێ دووهەمی زۆر گرنگە ئەگەر زانکۆ نەیتوانی پردی پەیوەندی لەگەڵ کۆمەلگایە دروستکە زانکۆیەکی شکست خواردووە بۆیە هەر کاتێت هەر زانکۆیە توانی ئەو پردە دروستکە پێم وایە ئەتوانێت سەرکەوتو بەدڵنیایی دکتۆر ڕێبوار سەعید سپاس بۆم دەرفەتە سەرکەوتوو بن سپاس بۆ بە ڕێزیشتان بۆ بەرنامەکەتان بەخێر بێن.